دەستپێکردنەوەی هێرش و ئۆپراسیۆنە سەربازیەکان لە نێوان واشنتن و تاران قۆناغێکی نوێی لە دانوستاندن لەژێر ئاگردا دەست پێکردووە. هێرشەچڕەکانی ئەمریکا بۆ سەر دەوروبەری تاران و باشووری ئێران کە تێیدا 49 موشکی تۆماهۆک و فڕۆکە جەنگیەکان بەشدار بوون، ئەمەش وەڵامدانەوەی خێرای تارانی بەدوای خۆی دایەنا. دۆناڵد ترەمپ بە ڕاشکاوی ڕایگەیاندووە ئامانج لەم هێرشانە ناچارکردنی ئێرانە بۆ واژووکردنی ڕێکەوتنێکی نوێ، چونکە پێی وایە تاران کات دەکوژێت و ئاگربەستەکەی نیسانی ڕابردووی پێشێل کردووە. ئەم پەرەسەندنە نیشانی دەدات کە دیپلۆماسیەتی کلاسیکی گەیشتووەتە بنبەست و واشنتن دەیەوێت لە ڕێگەی بەرزکردنەوەی تێچووی سەربازیەوە تاران ملکەت بکات. بەڵام هاوکات بوونی کەناڵە دیپلۆماسیەکان لە پشت پەردەوە وەک ئەوەی ڕۆیتەرز و CNN ئاماژەی پێکردووە دەری دەخات هێشتا لایەنەکان هیوایەکیان بە ڕێکەوتن ماوە. بە بڕوای چاودێران ئەم هێرشانە ئاماژەیەکی ڕوونن کە ئارامگرتنی استراتیژی لای هەردوو وڵات کۆتایی هاتووە. بۆ ئەمریکا ئەمە پەیامێکی سیاسیە کە چیدی ڕێگە بە درێژکردنەوەی کات نادات و دەیەوێت بە گورزی بەهێز مەرجەکانی خۆی پسەپێنێت. بۆ ئێرانیش وەڵامدانەوە موشکیەکان بۆ سەر بنکە ئەمریکیەکان ئاماژەیە بۆ ئەوەی تاران ئامادە نییە لە ژێر هەڕەشەدا پاشەکشە بکات. وەزارەتی دەرەوەی ئێران دەڵێت دەستپێکردنەوەی هێرشەکان بە واتای بێمانایی ئاگربەست دێت. ئەمەش ئەوە دەگەیەنێت ناوچەکە چووەتە ناو جەنگێکی فرەڕەهەند کە تێیدا سنووری نێوان ئاشتی و شەڕ زۆر بەرتەسک بووەتەوە. ئەم پێکدادانانە نیشانەی گۆڕانی جەنگە لە ململانەیەکی سنووردارەوە بۆ جەنگێکی ئیرادەکان کە تێیدا هەر لایەک دەیەوێت پێشچوونە سەرمێزی دانوستان کارتەکانی هێزی خۆی بەهێزتر بکات. سەبارەت بەوەی تا چەند ئێران ملکەچە بێت، ئاماژە مەیدانیەکان و وتاری فەرمی تاران وەڵامێکی نەرێنی بە ئەمریکا دەدەنەوە. بە پێچەوانەوە تاران لە بری تەسلیم بوون استراتیژی چوار ڕەهەندی گرتوۆتە بەر. یەکەمیان بەهێزکردنی توانای سەربازیە. بە جۆرێک سوپای پاسداران دەڵێت توانای موشکیان گەیشتووەتە لە 120 بەراورد بە سەرەتای جەنگ. لەگەڵ پاراستنی جۆش و خرۆشی ناوخۆیی و کۆکردنەوەی جەماوەرە لە گۆڕەپانەکاندا بۆ نیشاندانی پشتیوانی لە ڕژێم. هەروەها بەردەوامبوونی دیپلۆماسیەتە لە ڕێگەی وڵاتانی ناوچەکەوە وەک قەتەر و سعودیە، پاشان بەڕێوەبردننی دۆخی ئابووریە لە ژێر سێبەری سزاکاندا. محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمانی ئێران بەڕاشکاوی ئەڵێت کە ئەوان مافەکانیان لە ڕێگەی هێزەوە بەدەستدێن و پاشان لە سەر مێزی دانوستان جێگیری دەکەن. لە ئەنجامدا دیمەنی ئێستای ململانێکە جەنگێکی درێژخایەنی ماندووکردنی یەکدیە، نەک تەسلیم بوونێکی خێرا. ترەمپ دەیەوێت بە فشار تاران ناچار بەڕێکەوتن بکات، بەڵام ئێران پێی وایە کلیلی سەرکەوتن لە پشوو درێژی و نیشاندانی هێزدایە. بۆیە چاوەڕوان دەکرێت ناوچەکە لە نێوان لێواری جەنگ و دانوستانی توندا بمێنێتەوە بێ ئەوەی لایەنێکیان بە تەواوی ئاڵای سپی هەڵ بکات، چونکە هەردوو لە جەنگەکە وەک وێستگەی بوون یان نەبوون سەیرەکەن.